لەبەر زۆری داواکاری دایک و باوکانی قوتابیان و خوێندکاران و مامۆستایان و فەرمانبەران و بە پێی ئەو هەڵسەنگاندانەی کە کرابوو بارودۆخەکە وای خواست کە خوێندنی ئەلکترۆنی و ئۆنلاین هەڵبژێرێت. پرۆسەکە دەڕوات. ئێمە لە هەموو حاڵەتێکە سەلامەتی ژیانی قوتابیان و خوێندکاران و مامۆستایانمان لا گرنگترە وەک لە خوێندن وەک لە پەروەردە. بۆیە ئەو پرۆسەیە کە هەڵبژێراوە ئەتوانم بڵێم خواستی و ویستێکی ناچاری بووە بۆ هەموو وەزارەتی پەروەردە و بۆ هەموو مامۆستایان و دەستی کارژەڕی ناوەندەکانی خوێندن و سەرپەرشتیاران. بەڵام ئێستا ئێمە لەلایەن لیژنەیەکی پسپۆڕەوە لە بەڕێوەبەرەتی سەرپەرشتیکردن و لەگەڵ بە هەماهەنگی لەگەڵ تەلەڤیزۆنی پەروەردەی و تەلەڤیزۆنی گەلی کوردستان و سەرجەم ئەو ئۆپشنانی کە هەیە بۆ گەیاندنی چ ئەلکترۆنی بێ یاخود ئۆنلاین بێ لەگەڵ قوتابیان و خوێندکاران مامۆستایان بە گروپەکانی وەتسەپ و ڤایبەر و تەلیگرام و لە ئیوانە و ئیهەڵسەنگاندن پلاتفۆرمی ئیوانە و ئیهەڵسەنگاندن و تەلەڤیزۆنی پەروەردەی و تەلەڤیزۆنی گەلی کوردستان بە پێی خشتەکان کە ڕۆژانە وانەکان پێشکەش بە قوتابیان و خوێندکاران دەکەن هەتا ئێستا پرۆسەکە دەڕوا بەباشی. تاقیکردنەوە نە بە ئۆنلاینە بە ئەلکترۆنیە مامۆستا توانێت هەڵسەنگاندی خۆی بۆ قوتابیانی بکە، بەڵام بۆ تاقیکردنەوەکان لە هەموو حاڵەتەکە لە ناو پۆلدا دەکرێت.